لارەکانی هەفتەی شەشەمی خولیاستێرەکانی عێراق لەسەر یارگەی مەدینەی نێودەوڵەتی لە بەغداد یانەی نەورۆز بووە میوانی زەوڕا. لە نیوە یەکەم یاریەکە نەورەسەکانی بەغداد زیاتر باڵەدەستتر بوون لە ڕووی کۆنتڕۆڵی تۆپ، هەرچەندە ڕێژەی هێرشەکان کەم بوون، بەڵام زەوڕا مەترسیدارتر دەردەکەوت. لەم هێرشە خەریک بوو موڕاد محەممەد بە گۆڵ بگات، تۆپەکەی بەنزی گۆڵی نەورۆزەوە چووە دەرەوە. عەلی موحسین دوو جار بەختی خۆی تاق کردەوە، جارێک عیماد عیسا تۆپەکەی گێڕایەوە، جاری دووەمیش تۆپەکەی چوارچێوەی گۆڵی نەگرت. نەورۆز کاردانەوەی بۆ هێرشەکانی زەوڕا هەبوو، خەریک بوو مەیثەم جەبار گۆڵەکەی خۆیان بکاتە ئامانج، تۆپەکەی بەسەر ستون چووە دەرەوە. لە دووە ساتەکانی نیوە یەکەمیش موڕاد محەممەد جارێکی دیکە مەترسی خستە سەر گۆڵی کوڕانی شاری سلێمانی، تۆپەکەی ڕێگای ستونی گرت، هەر بۆیە نیوە یەکەم بە ئەنجامێکی سپی کۆتایی هات. لا نیوەی دۆم هەردووتی بەڕادەیەکی زۆر بە داخراوی یاریان دەکرد، بە تایبەت نەورۆز توانای گەیشتنی بە گۆڵی خاوەن ماڵ نەبوو. ئیبراهیم غازی هێرشبەری کورد بەم لێدانە مەترسی خستە سەر گۆڵی نەورۆز، بەڵام گۆڵی لێوە بەرهەم نەهات. حەسەن عەبدولکەریمی ناسرا بە قوقیا ویستی بەم لێدانە ڕاستەوخۆیە تۆڕی گۆڵی نەورۆز بەهەژێنێت، ئامانجەکەی نەپێکا. لا خولەکی نەوەت زەوڕا دوای فشارێکی زۆر توانی لە ڕێگای مامادۆ سۆرۆ بربەستی یەکسانی بشکێنێت و گۆڵ یەکەم و پێشکەوتن تۆمار بکات. یاریەکەش هەر بەم ئەنجامە و بە سەرکەوتنی نەورەسەکانی بەغداد کۆتایی هات. بەم شێوەیە یانەی زەوڕا بە کۆکردنەوەی دەخاڵ بە کاتی خانەی شەشەمی ڕزبەندی گرت. یاری داهاتووشی چوارشەمە بەرامبەر تەڵەبەی هاوشاری لەسەر هەمان یاریگا دەبێت. نەورۆز هیچ بەهەشت خاڵەکەی لە ناوەڕاستی ڕیزبەندی مایەوە و چوارشەمە لە هەفتەی حەوتەم لەسەر یاریگا نێودەوڵەتەکەی میوانداری گەرمە دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پێام.